خۆشەویستانم هاوین هەواری بێستان سوور یا ئاوە فێنک و ساردە خۆشەکەی بێستان سوور یەکێکە لەو شوێنە گەشتیاریانەی کە ساڵانە خەڵکێکی زۆر ڕووی تێکەن بەڵام لە ڕەمەزاندا بۆتە شوێنی خۆفێنکردنەوە و مەلەکردنی بەشێ لە هاوڵاتیان و گەنجان بەتابەت لە شوێنە جیاوازەکانی دەرەوەی بێستان سەردانیەکەن هەر ئاوادان بێ بێستان سوور و ئاوی هەر گەش و سازگار و فێنک و خۆش بێ پێکەوە بینەری راپۆرتێک بین کە پەیامنێرمان هۆشیار محەممەد بۆی ئامادە کردین. ژمارە ئۆتۆمبیلەکانی سەر ئەم ڕێگا لاوەکیە لەگەڵ زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاد دەکات. چونکە لەسەر ئەم ڕێگایە دەریاچەیەکی دەستکردی لێ و بۆتە شوێنێکی گونجاو بۆ پشودان و کات بەسەر بردنی دانیشتوانی سنوورەکە. ئێرە گوندی بێستان سووری سەر بە ناحێ عەربەتە بەشێک لە گەشتیارانی ئەم شوێنە هۆکارێکی دیکەی قەرەباڵغی ئەم شوێنە گەشتیاریە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان دەگەڕێننەوە کە بەهۆی کارکردنی بەردەوامی موسڵمانان لەو ڕۆژەدا ڕۆژوانان بیر لەوە دەکەنەوە شوێنێکی گونجاو بدۆزنەوە بۆ کات بەسەر بردن و تێڕامان لە سروشت. لەخوای گەورە بەزیابێ ئەم ڕەمەزانە هەم بەخێر و ئۆشی بەڕێکەوت هەم بە هەموو نوعەدەروی لە فەقیر و موسڵمان و گەنج و پیر و هەتی و پەکۆتەکان کردوێتەوە لەخوای گەورە بەزیابێ ڕەمەزانێکی زۆر ئۆشسێمەین هەم مەلەکەشەکەینەکە بچتە مەسبەعە بێ 10,000 بی بۆ نمونە سیارەکە بشوێ بێت 10 بی ئێمە هەردووکی خۆشمانێ ئین و پێنێکی شەبینەوە ئاوێکی پاک و سازگار و لەخوای گەورە بەزیابێ مەسبەعێکی خۆش و خوای گەورە بۆی داناوین. بەشێکی دیکە لە گەشتیارانی ئەم شوێنە دڵڕفێنە ئاوارەکانی نێو کەمپەکانی سنووری باریکە و عەربەتن کە بەهۆی گەرمی نێو خێوەتگاکان بە ناچاری هەفتانە سەردانی ئەم شوێنە دەکەن. يعني احنا كل يوم هنا نجي بشهر رمضان الكريم نجي هنا نسبح شوية جو حار نجي نسبح ودوما احنا هنا نجي وخدمات موجودة محلات موجودة لفات موجودة كل شيء موجود كل يومية أنا أجي هنا كل يومية وأنا وصدقاني وإخواني كل يومية نجي هنا احنا نجي من المخيم نجي هنا نسبح من عربد نجي هنا. جیاوازی ئاوی ئەم دەریاچە دەستکردا سازگار و پاک و ڕوونی ئاوەکەیەتی بەردەوام ئاو دەڕژێتە ناو ئەم بەنداوە بچووکە و لە بەریشیەوە دەڕوات و بۆتە سەرچاوەی ئاوی خواردنەوەی قەزای شارەزور و دەوروبەری. وشیار محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ گوندی بێستان سووری سەر بە ناحێ عەربەت